بەناوی خۆی گەورە و مێرەبان خوشک و براوانی بەڕێز زۆر سوپاستان دەکەین کە ئەم دەرفەتەتان بۆ ئێمە ڕەخسان جارێکی تر بین لە کەرکووکی خۆشەویست بە خزمەتی ئێوەی بەڕێز بگەین. مەبەست لەم دیدارە بە حەزوری برایانی بەڕێز کاکوسرەت و برایانی عەزیز بۆ ئەوەیە باسی ئەم وەزەی تازە بکەین و بچوونی خۆمان بۆ ئێوەی بەڕێز ڕوون بکەینەوە و ئەگەر پرسیارێکتان هەبی وی وڵامتان بدەینەوە. من هەندێکی بە کوردی قسە دەکەم و هەندێکیش بە عەرەبی. کەرکووک ئەڤی هەمیشە وەکو نمونەی پێکەوە ژیان لە ڕووی ئاینی نەتەوەیی مەزهەبی بمینی و ئەبی ئەم نەهجە بۆڵتر بکرێتن و بەهێزتر بکرێت. کەرکووک بەوە جوانە کە هەموو پێکەوە تێیدا دەژین، کورد، عەرەب، تورکومان، کلدان، ئاشووری و هەموو ئاین و مەزهەبەکانی تر. ئێمە هاتووین بۆ ئەوەی بەڕێز ڕوون بکەینەوە بوو بڕیاری استیفتا درا. استیفتا یا گشتپرسی بڕیاری نە شەخسێکە و نە حیزبێکە و نە دوو حیزبە و نە سێ حیزبە، ئەمە بڕیاری گەلێک، گەلی کوردستانە، بڕیاری هەمووتانە، بڕیاری کوردیش نێ بەتەنها. بەس بۆ ئەم بڕیارە دراوە، ئەم بڕیارە بۆیە درا چونکە هەموو ڕێگەکان تاقی کرانەوە سوودی نەبوو بۆ ئەوەی ڕێگە لە شتی ناخۆش بگیرێ. بەداخەوە نەمانتوانی شەراکەتێکی ڕاستەقینە دروست بکەین. مادەم شەراکەتی ڕاستەقینەش دروست نەبی، معناوەیە ئەگەر ڕێگایەکی تر نەدۆزینەوە خوا نەخواستە ڕەنگە شتی زۆر ناخۆش لێ ڕوو بدات. حاول أن أتكلم باللغة العربية. حاول دەدەین بە عەرەبی قسە بکەین. بەناوی خوای گەورە و مێرەبان، برایان، بەڕێزان، ئێمە هاتووین بۆ کەرکووک بۆ ئەوەی گوێ لە تێبینەکانی ئێوە بگرین و هەروەها ڕێگەتان پێ بدەین کەوە قسەی خۆتان بکەن و هەروەها بۆچوونی خۆمان بخێنە ڕوو لەبارەی گشتپەرسیەوە. یەکەم شت گشتپەرسی بڕیای یەک کەس نییە، یاخود حزبێک یاخود دوو حزب، بەڵکو بڕیاری گەلێکە بە گشتی گەلی کوردستان، نەک تەنها گەلی کورد، بەڵکو ئەمە بڕیاری کورد و عەرەب و کلدان و ئاشور و سەریان و هەموو ئاین و مەزهەبەکانی دیکەیە. هەیەکەوە لاری هەیە، ئەمەش ئاساییە، ئێمە ڕێز لە هەموو بۆچوونەکان دەگرین، بەڵام لە هەمان کاتە دەمانوێت ئەوانی دیکەشکەوە ڕێز لە بۆچوونی بڕیاری زۆرینەی گەورەی کورد بگرن. وەک دەزانین گەلی کوردستان، کەرکووک دەبێت بمێنێتەوە وەک نمونەیەک بۆ برایەتی نەتەوەیی و ئاینی و مەزهەبی، و ناکرێت ڕێگە بدرێت بۆ ئەوانەی کەوا هەوڵ دەدەن کەوا بچووبێنەوە لە دژی ئەم نەهجە کەوا سەر بکەون یاخود بکەن بە ئامانجی خۆیان لەوانەی کەوا هەیەنە. گەلی کوردستان ئەوەیان چەسپاندووەکەوە ئاشتی پارێزن و لە پلێکی زۆر باڵایی ئاستی باش و ئەخلاقیدان، بە تایبەتی لە ساڵی 1991 لە کاتی ڕاپەڕینی کوردستاندا. هەروەها دەزانن بەڕێزان ئەوەی کەوا گەلی کوردستان ڕوبەڕووی بۆ لە دەردەسەری و کارەسات لە ژێردەستی ڕژێمەکانی پێشوو لە هێرشی کیمیایی پرۆسەی ئەنفال کەوا ناوبانگێکی خراپی هەیە، هەروەها کۆمەڵکوژی، لەگەڵ ئەوەشدا سێ فەیلق لە سوپای عێراق خۆیان ڕادەست کرد بۆ ڕاویان ڕادەستی هێزی پێشمەرکە و گەلی کوردستان کرد و بە باشترین شێوەی مرۆیی و برایەتی مامەڵەیان لەگەڵدا کرا.
وهذا ما نفتخر به ئەمەش ئێمە شانازی پێوە دەکەین و داوای ئەمەش دەکەین کەوا دەبێ ئەم نەهجە بپارێزین ئەم ئەخلاقە بپارێزین. لماذا قرار الاستفتاء؟ بۆچی بڕیاری گشتپرسی؟ چونکە هەموو هەوڵەکان شکستی هێنا لە ڕابردوودا. مع كل المظالم التي تعرض لها شعب كردستان لەگەڵ ئەوەی کەوا ڕوبەڕووی گەلی کوردستان بووەوە بە تایبەتی دوای 1991 سەرکردایەتی سیاسی لە کوردستاندا ئەو چوو بۆ دانوستان و دەستی تەوقەی لەگەڵ ئەو دەستانە کردکەوە ئەو تاوانانیان ئەنجامدا و هەوڵیشیدا بۆ ئەوەی لاپەڕەیەکی نوێ بکاتەوە چونکە ئەم قوربانیانە تەنها بۆ هۆکاری تاکە کەسی نین بەڵکو ئەوە قوربانیەکە لە پێناو دۆسەیەکدا پرسێکدا کاتێ دۆسیەکە داوای قوربانی دەکا و قوربانی دەدێنەوە کە داواش پێویست بکە هەنگاوێ دیکە بنین ئەوە ئێمە دوو دڵ نابین و بەردەوامیش ئەنجامی ئامانجی گەلی کوردستان ئاشتی بووە نەک جەنگ هەڵبژاردی ئێمە نەبووە لە هیچ ڕۆژێکدا بەڵام فرض کرا بسرمانا ندع الفترة السابقة باز لە ڕابردوو بێنین و باز لە 2003 بۆ ئەمڕۆ بکەین ئەو قۆناغا هەمووان پێشبینی خێریان دەکرد چاوەڕێیان دەکردکەوە ئەمە ئەو ڕۆژەیەکەوە ئێمە چاوەڕێمان دەکرد و دەمانویست و وتمان ئەمە هەلێکی زێڕینە بۆ هەموو گەلی عێراق بۆ ئەوەی بڕیار لە چارەنووسی خۆی بدا و عێراقێکی نوێ دروست بدا عێراقێکی دموکراسی فرەیی فیدراڵی لەو هەنگاوەکانی سەرەتادا بۆ دروستکردنی ئەم دەوڵەتە کە ئێمە هیوامان دەخواست بنیادی بنین من برم دێ کاتێ ئەنجومەنی حکوم دامەزرا و یاسای ئیدارەی کاتی بڕیاری لەسەردرا بە هەموو قەناعەتێکەوە کاتێ سەری من هەت بۆی قسە بکەم وتم بۆ یەکەم جار لە ژیانمدا هەست دەکەم کەوە من سەر بەم وڵاتەم وە هەست دەکەم کەوە بەغدا پایتەختی منە بەڵام لە ڕاستیدا قۆناغەکانی دوای ئەوە ڕێگەی بەوە نەدا کەوە ئەو هەستە بەردەوام بێت ئێمە تێبینی ئەوەمان کردکەوە وەکو کوردستانیش ئێمە مرغوب نین لە بەغدا نەویستراوین ئێستا دەوڵەتێکی دیموکراسی فیدراڵی نابینێن بەڵکو ڕوبەڕووی دەوڵەتێکی ئاینی تایفی دەبینەوە ئەمەش ناکۆچیەکە و ڕێکەوتوین لەسەری عێراق ڕۆژی عێراق تحملی ئەوە ناکاکەوە دەوڵەتێکی تایفی بەڕێوەی ببا یاخود مەزهەبی یاخود دەوڵەتێکی ئاینی چونکە چەندین ئاینی جیاواز هەیە دەستور خۆی دەڵێ عێراق دەوڵەتێکی فرەیە لە ڕووی ئاینیەوە و ناسیۆنالیست و مەزهەبیشەوە بۆیە دەبێت دەوڵەتێکی مەدەنی بێ بۆ ئەوەی هەمووان و هەست بکەن کە مافیان هەیە و پارێزراوە لەم وڵاتەدا ناکرێ شەریعەی ئیسلامی لەسەر مەسیحیەکان فەرز بکرێن بە پێچەوانەوە یاخود ناسنامی عەرەبی بەسەر کوردایان تورکمان یاخود بە پێچەوانەشەوە ئێمە هەوڵماندا ناسنامێکی عێراقی دروست بکەین کە هەمووان بپارێزێ هەمومان لەخۆ بگرێ بەڵام ئەمە ڕووی نەدا کەواتە چارەسەر چییە؟ یاخود بەردەوام دەبین لە هاوپشکیەکی ئەوەی کە بوونی نییە و لە هەر ڕۆژێکدا وەک بەرمیلێکی بارود بتەقێتەوە یاخود بیر لە بە دوای سیغەیەکی نوێدا بگەڕێن ئەم سیغە نوێ دوای ئەزمموی هەموو ئەمرازەکانی دیکە هەموو ڕێگەکانی دیکە لە لا مرکزیەت بۆ حکومی ذاتی بۆ فیدراڵی شکستی هێنا بۆیە ئەم بڕیارە وەرگێرا لە حوتی حوزەیراندا ئەوە بە کۆی گشتی کە دەنجی گەلی کوردستان گشتپرسی بکە بۆ دیاریکردنی چارەنووسی خۆی و ڕاگەیاندنی سربەخۆی دەستور ئێستا زۆر کەس هەن کەوە ئەوان باسی دەستور دەکەن دەستور لە دیباجەکەیدا دەڵێ وابەستەیی بەم دەستورەوە یەکێتی ئازادی عێراق دەپارێزێت هیوادارم ورد بن لەمەیە دەستور دەڵێ
يحفظ للعراق اتحاده الحر وليس وحدته. دەبێت یەکگرتووی وهذا يعني ئازادی دەپارێزێ ئەمەش ناڵێ یەک پارچەیە ئەمەش مانای ئەوەیە کاتێ ئەم فەقەڕەیە داڕێژرایەوە لە ساڵی 2005 كنا نعني ئێمە مەبەسمان ئەوە بوو کە ئێمە مەبەسمان بوو ئەم فەقەڕەیە عێراق دەوڵەتێکی ئیتیحادیە یەکگرتووی ئازادە عندما فشل کاتێ شکستی هێنا الاتحاد الحر ئەو یەکگرتووی ئازادە ئەو ئیتیحادە کەواتە مانای ئەوەیە تكون هناك صيغة أخرى. سیغەیەکی دیکە دەبێت الاستفتاء ليس گشتپرسی لتقسيم الحدود. بۆ ڕسمکردنی سنوور نییە هیوادارم بە هەمان شێوە ئەم خاڵە و ڕوون بێ چکە لە کەرکووک یاخود لە ناوچەکانی دیکە کەس بڕیار لە چارەنووسی کەرکووک نادا جگە لە خەڵکی کەرکووک لكن في نفس الوقت بەڵام لە هەمان کاتدا أن نسمح ناکرێت ڕێگە بدەین بە هیچ کەسێکەوە ڕێگر بن لە بەردەم خەڵکی کەرکووکەوە بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن ئێمە ڕێز لە بڕیاری خەڵکی کەرکووک دەگرین دەبێت خەڵکی دیکەش ئەوانی دیکەش ڕێز لە بڕیاری کەرکووچەکان بگرن گشتپرسی تەرسیمکردنی سنوور نییە بەڵکو تابیرکردنە لە ئیرادەی گەلێک دوای ئەوە دەچینە گفتوگۆیەکی جدیەوە لەگەڵ هەموو لایەنەکاندا بۆ ئەوەی بگەین بە چارەسەرێک کەوا لە خزمەتی هەمووان بێ و ئەم برایەتی و خۆشەویستیە بپارێزێت لە نێوانماندا ڕەنگە عەرەب هەبێ لەم ناوچەیەدا بژێ ئەوان دەبێ هەموو مافەکانی خۆیان هەبێت و هەموو ئیمتیازەتەکانیش و ئەوانی دیکەش هذه الخطوة ئەم هەنگاوە لتحديد بۆ دیاریکردنی ئیمتیازاتی تایبەت نییە تەنیا بۆ کورد بەڵکو بۆ أقول مرة أخرى من جارێکی دیکرد دەڵێمەوە بەڵکو ئەمە تعبیرکردنە لە ئیرادەی گەلێک بەگشتی لە کورد و عەرەب و توروکمان و کلدان و ئاشووری و هەموو ئاین و مەسەبەکانی دیکە مع الأسف الشديد بەداخێکی زۆرەوە نسمح بين ئێمە دەبیستین لە کاتێ بۆ کاتێکی دیکە هەندێک هەڕەشەی هەرزەکارانە کەوا جەنگ دەقەوم بێنێن یاخودکارێکی وا دەکەن لە ڕاستیدا ئێمە ئەوە پشتگوێ دەخێنە لێدوانانە و هیچ بایەخێکی پێنادەین بەڵام ئێمە نەسیحەتی خاوەنی ئەو لێدوانانە دەکەین کەوە بیر بکەنەوەکەوە ئەوانەی پێشچی خۆیان کەەوە هەڕشیان دەکرد چیان دەستکەوت جگە لە وەیلات و کارەسات و وێرانکاری ئێمە بە هیچ شێوەیە بیر ناکەیتەوە لەوەی کەوا یەک فیشک بتەقێنین و نابێت یەک فیشک بتەقێندرێ بەڵام ئەگەر یەکێک بیر بکاتەوە کەوا دەتوانێت هەڕەشە بکە و هەڕشەکەی جێبەجێ بکە ئەوە دەبێت پێشببینی ئەوەش نەکا کەەوە ئێمە ئەوها دەوەستین و تەماشا دەکەین وەک تەماشاکار ئەو کاتەش ئێمە مافی بەرگرکردن لە خۆمان پەیڕەو دەکەین و دەیکەین من جەخت دەکەمەوە برایانم کە بڕیاری سەرکردایەتی سیاسی لە کوردستان ئەوەیە کەوا دەبێت قۆناقی داهاتوو پەنا بەخوا کاتێ دەکەینە قۆناقی دروستکردنی دەوڵەتی داهاتوو دەبێت دەوڵەتە بێ بۆ هەمووان و بەردەم ئێوە و بەردەم خوددادا ئێمە بەڵێن دەدەین کەوا هەموو هەوڵەکان دەدرێن و دەستوریش بۆ هەمووان دەبێ هەمووان مافەکان و ئازادیەکانی خۆیان دەبێ ئیمتیازاتەکان و دەوڵەتێکی مەدەنی دەبێت سڤیل دەبێت کە تیایدا دادپەروەری و یەکسانی دەبێت و دەوڵەتێکی فیدراڵیش دەبێت هەموو پارێزگایەک ئەو کاروباری خۆی دەباتە ڕێوە بەڵام ئەمە دەگەڕێتەوە بۆ داڕشنەوەی دەستوری داهاتوو و دەنگدان لەسەری لەلایەن خەڵکی ناوچەکانەوە جارێکی کە دەڵێمەوە کەرکووک و جگە لە کەرکووک بە تایبەتی کەرکووک چونکە کەرکووک تشکی تایبەتی لەسەر بە تایبەتی هەنێ جاریشکەوە تەحلیل و تەفسیر و تۆمەتی نابەجێش هەیە خەڵکی کەرکووک بڕیار لە چارەنووسی خۆیان دەدەن هیچ شتێ فەرز ناکرێ یان سیغەیەکی دیارکرا و فەرز ناکرێت لە دەرەوەی کەرکووک بەسەر کەرکووچیەکاندا لە کۆتاییشدا هیوادارم سەرکەوتوو بن و هیوادارم کە وێنەکەم ڕوون کرد بێتەوە بە پێی پێویست